ئەو جارە شوورا گوتی ئەو دکتۆرە حەقا، بەس ئەگەر ئەو عارزەشی نادەنێ عارزەچیت کە بەدیلی بدەنێ. بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان، لە حەڵقەی نوێ پێتان دەگەمەوە لۆ باسکردنی ئەو چیرۆکە ڕاستیەی واقعیەی کە میهرەبانی پێدا تێپەڕی. ئینتیزاری شوڕای دەکەین بڕیارەکەی تەصدیق بکە، بەڵام لەلایەکی تکە هێزێک هەیە دەرێتە شوڕای وا حەز دەکا منافەسەکەم وا بەقووەتە کە ئەو مەشروعەی لەبار ببە. ئەو حاکمەیە حاکمی کە منداڵەکەی نەخۆش بوو ئاگاداری کردمەوە خەریکە مەشروعەکەی دەدۆڕێنی. لەو کاتانە بوو حاکمەکی کەوا ماجستێریدا بوو، یەک لەو حاکمانەی کە باڵا دەست بوو لە ناو شوڕای، هاتە عیادەکەم و سوپرایز بوو کاتێک کە هاتە بەرامبەرە من. گوتی تێت ناگەم مەبەستت چییە؟ گوتمە حاکمی قەزیەکەم هەیە، مەشروعەکی خەستەخانەم هەیە، قەزیەکەم لە شوڕایە، دەمەوێتن ئەو قەزیەی دەمەوێت خێرەی وا بکەم، ئیشێکی وا بکەم. کاتێک کە باسی کرد پێشتریش ئەو حاکمەیە ناوبانجی منی بیست بوو، گوتی دکتۆر دلێر ئەوەی بە من بکرێ ئەمە لۆت دەکەم. ئێستا کە باست کرد لە شوڕایە فرانکە حاکم ناوی حاکمەکەی گوتی ئەمن بەخۆ ماجستێرم دایتێ، واتە وەکو ئەوەی وای لەکنە من بیتن. لێیەکە ئیتیساڵی پێ کرد، داوای کرد کەوە ئەو قەزیەیە بەلا ڕێدا نەچیتن. لە شوڕای حەزەکە بوو، وشەکە بوو کە ئەو قەزیە لا ببردرێ. ئەو جارە ئەو حاکمێش تەدەخولی کرد، تەکلیفی لێ کرد. لێیەکە شوڕا بڕیاری دا، گوتیان ئەگەر ئەو عارزەشی نادەنێ عارزەکی بەدیلی بدەنێ. یعنی جارە قرار دەچوو لە ساڵحی من، ئەو جارە شوڕا گوتی ئەو دکتۆرە حەقا، بەس ئەگەر ئەو عارزەشی نادەنێ عارزەچیت کە بەدیلی بدەنێ. نەدڵی منیان شکاند، نەدڵی بەرامبەرەکەیان شکاند، هەم لە ناڵیاندا هەم لە بزماریاندا. یعنی ئەلێکانە بە قانونی شوڕای حەقکم سابت کرد، بەڵام شوڕاش تەئیدی نەکرد. قەزەکە گەڕاوە محکەمەی ئیداری. هەتا قەزەکە گەڕاوە محکەمە ئیداری، بە خۆتان دەزانن ئەو ئیشانە بە مانگە دوو مانگی تەواو نابیتن. ئەو حاکمە یەکەم جار بڕیاری دابوو لە بۆ من، ئەو حاکمەیە تەقاعود بوو، حاکمە چیتکە هاتە وێندەر. ئەو حاکمەیە هات گوتی ئەمن خەبیری دادەنێم. ئەمنیش نەمدەزانی لە مەسەلەی خەبیر و ئەو شتانە، گوتم خەبیری دانێ. خەبیری دانا، خەبیرەکە گوتی ئەو شوێنە ناکرێت بکرێتە خەستەخانە، مۆڵەتی وەزارەتی تەندروستی نییە، نابی خەستەخانە لێ دروست بکرێن. خەبیرەکەوا بڕیاریدا. ئەمنیش ئەو داوای ئەوجار حاکم ڕەتی کردەوەکەوە ئەمن دۆڕام لە جاری سێیەم قەزیەکەم دۆڕام بە بڕیار دەرچوو لەسەر قسەی خەبیرەکەی. کاتێک کە دۆڕام ئەمن چوومە پەرلەمانی. ئەو جارە لە پەرلەمانی هەم تەمیزم کردەوە بڕیارەکەی قەزیەکەم بردەوە شوڕای محکەمەی شوڕا، هەم چوومە پەرلەمانی. ئەو وەختی بەشی یاسایی بەهارخان بوو کە لە گۆڕانی بوو، ئێستا بزانم ئەندام پەرلەمانی بەغدایە. چوومەکنی گوتم محکەمە باز ناکەم عادلان نەعادلە، فەرموو ئەلەو کتابەیەی ئەوە موافقەی وەزارەتی سەحەیە، ئەو بڕیاری دادەرێ مۆڵەتی وەزارەتی سەحەی نییە. لێیەکە بەهارخان شۆک بوو وەچی ئەو دوشتە تەناقوزەی دیت، ئیتیساڵی کرد بە محکەمەی شوڕا. محکەمەی شوڕا ئەو جارە مەلەفەکەیان گەڕاندەوە دۆجاری چارەم، کەوا ئەو خەبیرەیە ڕاستی نەکردیە بیکەنە سێ خەبیر. بە قراری شوڕای گەڕاوە لە محکەمەی شوڕا. لۆجاری پێنجەم گەڕاوە محکەمەی ئیداری قەزیەکەمان، چێتە دەخولی کرد، پەرلەمان تەدەخولی کرد و شوڕا ڕەتی کردەوە کە قسەی ئەو خەبیرەی ڕاست نەبوو، ئەو حکومەتان هەڵەیە دووبارە بیکەنە سێ خەبیر. کاتێک کە بڕیاریاندا بیکەنە سێ خەبیر، حاکم گوتی ئەتوو وەکو داواکار
لۆ تێ یەک خەبیری هەڵبژێری گوتم هیچ خەبیرەکە هەر ناناسم کەسی شەڕ نابژێرم ئەنگۆ سێ خەبیری دابنێ ئەلێرە دیسان دەستی پەروەردیگار دەبینمەوە بزانن کوخوای گەورە ئینقازی کردم لەو خەبیرانە لۆتان باز دەکەم کەوە کو ئەو خەبیرەیە خوای گەورە موسەخەری کرد خزمەتی مێرەبانی بکاتن لە عەڵقەی ئایندەدا لۆتان ڕوون دەکەمەوە کەوا دەستی پەروەردیگار لە بۆ موسەخەرکردنی ئەو خەبیرەی لە بۆ مەشروعی مێرەبانی بزانە کو خزمەتی مێرەبانیان کرد لە عەڵقەی ئایندەدا لۆتان باز دەکەم بمینن بە سەلامەت.